لناو دیمەشقا ئێوە تەسەوڕەکەن 3000 یەهودی هەبێ، بەڵێ. لەناو حەلەبا 1500 یەهودی هەبێ، بەڵێ. لەژێر دەسەڵاتی ئیسلامە ئەوانە حەسابوونەوە، چکۆمانە ئالیزی مەبوون، کەس بۆی نەبوو سەیریان کا، کەس بۆی نەبوو زۆمیان کا. لەو پەڕی شەڕ و شۆڕە سبحان الله 3000 خاچپەرست لەژێر دەسەڵاتی تۆیا بێ، کەس نەڵێ بەری چاوکلی پێوەیە. لە کاتێکە ئەم هەموو شەڕ و شۆڕ و ئاژاوە و کێشە و مەشاکیل و جەنگە لەگەڵ خاچپەرستەکانە بوو. بەڵام ئەوانیش دەستی سەلاح الدین کەس ئامادە نەبوو پێیان بڵێ شت. بۆی دوای خاچپەرستەکان کە سەلاح الدین قودسیشی ڕزگار کرد، وتیان قوربانیان بە حەزەکەین لەژێر دەسەڵاتی جەنابتا بمێنیتەوە ئەگەر ئیجازەمان بن. سەلاح الدین ئیجازەی پێیان. ئەمە ئەو پەڕی گەورەییە. بۆیە سەلاح الدینە بینی لە هەموو ڕوویەکەوە ئەو وڵاتەی پێشخست، چاوی لە هەموو شتێک بوو. ئەمانە هەمووی دوژمنی نەبوون. ئەها ئیتیفاقی لەگەڵ بیزەنتینیەکانە کرد کە دوژمنی سەرسەختی ئیسلام بوون. لەو ڕۆژی ئیسلام دروست بوو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە شەڕی تەبوک و لە شەڕی یەرموک و لە شەڕەکانی ترا، هەر هەمووی مؤتە و هەر هەمووی بەگشتوونەکان لەگەڵ بیزەنتینیەکانە بوو. سەلاح الدین ئیتفاقیان لەگەڵ ئامۆرەکە بۆ ئەوەی کە دەستی واڵا بێ بۆ خاچپەرستەکان. سێرم عەقڵیەتەکە کە براکەی ئیمپراتۆری بیزەنتی ئەگیرێ لای خاچپەرستەکان، ئەڵێ سەلاح الدین دەسێ ماچەکەم براکەم بۆ ڕزگارکە. ئێوە شتیواتان بینیوە، شتیواتان بیستووە. پەلەمەکە باسێکێن ئینشاءڵڵا ماومانە. گەورەی سەلاح الدین زۆر ماوە، بۆیە من حەزەکەم زۆر لەم پیاوە شارەزا بن. یعنی مؤرخین ئەڵێن دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خولەفای ڕاشدین عومەری کوڕی عەبدولعەزیز حکمێکی تری وەکو حکمی سەلاح الدین لەسەر جیهانی ئیسلامیە بەرپا نەبوو.